ماڵەی پێشوەختە بە جۆرێک دەبێت هاوڵاتیان بەر لە ڕۆژی مامەڵە سەردانی هاتوچۆی سلێمانی بکەن و داوای بە قیسکردنی قەرزەکان بکەن. دەربارەی یەخستنی ڕەنگی تەکسیش وتەبێژی هاتوچۆی سلێمانی وتی بڕیارەکە بەردەوامە و هەر شۆفێرێک پێوەی پابەند نەبوو بێت مامەڵەی ڕەسمی بۆ ڕایی ناکرێت. ئێمە پێشتیژ و ڕێبەراتی هاتووی پارێزگای سلێمانی هەر هاوڵاتیەک سەدای ڕێبەراتی هاتووی پارێزگای سلێمانی کرد بە داواکاری پێشکەش بە بەڕێز بەڕێبەری هاتووی سلێمانی کرد داوای کردێت کە ئەو سزانیدایەتی بۆی بکرێتە چەند قیستێک پاشەوەی بە دوواداچوون بۆ داواکارێک کردەوە ئەو بڕیارەمان جێبەجێ کردەوە. لە کاتی ئێستاشە هەر بڕیارێک لە ئەنجومەنی وەزیران و سەر و خۆمانەوە پێمان بگا بە دڵنیاییەوە جێبەجێیەکەین و ئێمەش وەکو پێشتر وەکو باسم کردو بە ڕێبەراتی هاتووە و کارەمان کردووە، بەڵام لە کاتی گواستنەوەی خاوەندایەتی یاخود لە کاتی نوێکردنەوەی ساڵانە ئەو شۆفێرانە پێویستە کۆی ئەو سزانی کە لایەنە دەفع بکەن ئەو کاتەی ئیشوکارەکانی تۆمارەکەیان یاخود گواستنەوەکەیان بۆ ئەنجامەدرێت. ئەو بڕیارە هەمان بڕیاری پێشووتردا کە سەبارەت بە یەکخستنی ڕەنگی تاکسیەکان لە هەرێمی کوردستان و هەر تاکسیەکی تریش کە ئێستا ڕەنگی سوور و سپی و ڕەنگەکەی نەگۆڕبێ کاتێک سەدای ڕێبەراتی هاتوچۆ بکە بە هەر کارێکی کاروباری هونەری گواستنەوەی خاوەندیارەتی یاخود نوێکردنەوەی ساڵانە بێ کارەکانی بۆ جێبەجێ ناکرێت، ڕایی ناکرێت هەتاوەکو ڕەنگی تاکسیەکەی نەگۆڕ. بەرپرسی یەکەمی حیزبە کوردستان